الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده ومن اهتدى بهداه. برزان و خۆشەویستان لە هەر شوێنێکن سڵاو و ڕەحمەتی پەروەردگارتان لەبێ. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی کورتە بێ بە خزمەتتان بۆ ئەوەی کە باسی فەلسەفە و حکمەتی ڕەمەزان بکەین. بێگومان هەموو شتێک لە دوای تێگەیشتن لە عیلەت و لە حکمەتەکەی لای ئینسان ئاسان دەبێ و بە ئاسانی مرۆڤ وەری دەگرێت و پێی هەزم دەکرێت. وەکو دەگوترێت كل شيء بعد معرفته سهل یان الناس أعداء لما جهلوا. بەڕاستی ناخۆشە ئینسان پابەند بێ بە عیبارەتێکەوە بە درێژایی تەمەن بەڵام لە وردەکاری و لە حکمەتەکانی تێنەگا. زۆریش خۆشەکە ئینسان لە وردەکار و لە حکمەتی عیبارەت و بەندایەتی هەر کارێک تێدەکات کە دەیەوێت ئەنجامی بدە. طبیعەتی مرۆڤ وایە. بەڕێزانە خۆشەویستان، ئێمە لە سەرەتا با بزانین ئەوە مرۆڤ و ئەوە مسڵمان تەنیا نییە کە بە ڕۆژوو دەبێ. بۆیە ئێمە چەند جۆرێکی ڕۆژوومان هەیە. بە ڕۆژووبوونێکی غەریزیمان هەیە، سۆمن غەریزی، کە ئەمە لە حەیواناتیشدا لە پەڕەوڕەکانیشدا موجودە. زۆر لە حەیواناتەکان بە ڕۆژوو دەبن، واتە بە مودەیەکی زۆر لە خواردن دەگرنەوە لە کاتێکە خەریکی زاوزێن یان لە کاتی هیجرەت و گواستنەوەن، وەکو ماسی سەلەمۆن و جۆرە لە باڵندەکان. زۆر لە حەیوانات بە ڕۆژوو دەبێ لەو کاتەیە کە لەسەر هیلکەکانی دەکەوێت یان لەسەر بێچوەکانی دەکەوێت. زۆر لە حەیوانات لەو کاتەیە بە ڕۆژوو دەبێت لەسەر بێچوەکانی دەمێنێتەوە کە لە دوای ئێوە کە دایان دەنێت. بەشە لە حەیوانات بە ڕۆژوو دەبێت لەو کاتانەی کە تووڕە دەبێت، لەو کاتانەی کە وەکو دەڵێ عەسەبی دەبێت. بەشە لە حەیوانات تووڕە دەبێت لەو کاتێک کە بە ئەسیری دەگیرێت، خواردن ناخوا، مان لە خواردن دەگرێت. بەسێ لە حەیوانات بە ڕۆژوو دەبێت لەو کاتەیە کە خۆشەویستێکی لەدەست دەدا لە خەم و لە خەمباریە. هەڵبەتە نمونەی هەموو ئەوانە یەکجار زۆرن، بەس ئەوە بۆی بزانین کە حەیوانات هەیە بە درێژایی ساڵێک بە ڕۆژوو دەبێت، بە درێژایی 6 مانگ، بە درێژایی هەفتەیەک، زیاتر، کەمتر، بەبێ خواردن و خواردنەوە دەمێنێتەوە، کە ئەمە زانایان دەفەرمونون دوو حکمەتی لە پشتەوەی. حکمەتێکی ئەوەیە کە بەڕاستی نوێبوونەوەیە بۆ ئەم حەیوانە، دەچێتەوە بەرگێکی تایبەتی، ژیانێکی تایبەتی و دووبارە خۆی ئیعادە دەکاتەوە، دووبارە دەکاتەوە. لەبەر ئەوەشە کە بەڕاستی خۆی قوتارکە، خۆی دوور خاتەوە بۆ ئەوەی ساخ و ساخڵەم بێت لەو نەخۆشی و ڤایرۆس و بەکتریا خراپانەی کە لەم ماوەیەدا هەڵی گرتووە. کەواتە ئەوە مرۆڤ نییە بەتەنیا کە بە ڕۆژوو دەبێت پێی وای هەر ئێمەین کە برسی دەبن. ئەگەر تەماشا بکەین ماسیەک، جۆرە لە ماسی هەیە کە لە دوایەوە کە لەگۆ مزەلکاوەکاندا ئاو دەبڕێت، ناچارە بۆ ئەوەی کە ئیدامە بە ژیانی خۆی بدات. ڕژێنێک دەڕژێت، دەچێتە ناو ڕژێنەکەی بە درێژایی 4-5 مانگ تا وەرزێکی کە باران دەبارێتەوە، دەبێ لەناو ئەم ڕێژێنەیە هیچ شتێک نەخوا خۆی بهێڵێتەوە و ئیدامە بە ژیانی خۆی بدە. لەناو ئاویشدا نییە. مارێک دەبینی بە درێژایی دستانێکی دوور و درێژ لەناو خۆڵە لە کون و قوشبنێکا خۆی مادەکە نێچیری خواردووە و حسابێکی خۆی کردو و ئەو ماوە دوور و درێژە هیچ شتێک ناخوا. کەواتە ئەمە لەوە تێبگەین کە بە ڕۆژووبوونێکی غەریزی هەیە بە جۆرێک لە جۆرەکان هەموو حەیوانات تێیدا بەشدار، وەکو خوا دەفەرمێ وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم. ئەوانەش وەکو ئێمە ئومەتن، زۆر نیزامیان، زۆر سیستەمیان لە سیستەمەکانی ئێمە دەچێت. جۆرە لە بەڕۆژوون پێی دەڵێن بە ڕۆژووبوونی ئیستیراری، ناچاری. لەبەر ئەوەی کە ئەمەیان زۆر لە خەڵک هێشتا وەکو دەگوترێک لەسەر شەشی مرۆڤایەتی دەخلێکی داهاتێکی زۆر کەمی ڕۆژانەی دەست دەکەوێت، دۆلارێک و کەمتر لە دۆلارێک. کەواتە خەڵکێکی زۆر بە ناچاری ئاوی خاوێنی دەست ناکەوێت، یان خواردنی یەک پێویستی دەست ناکەوێت، یان خواردنێکی سەحی دەست ناکەوێت. بۆیە بەردەوام زۆربەی زۆری کاتەکان ورجی خاڵیە. ئەمە لەبەرەوەی کە عیبادەت دەکەوە لە ناچاریە ئەم کەسە تووشی جۆرێک لە بەڕۆژوون بوون بووە. جۆرێک لە بەڕۆژووبوون بەڕاستی بەڕۆژووبوون اختیاریە و زۆر کەسەیە بۆ سەحەتی خۆی، بۆ بەدەنی خۆی، بۆ تاقیکردنەوە، بۆ دروستکردنی ورە لە خۆیدا، بۆ تربیە و
تەنمیەکردنی ناخی دەرونی خۆی دەتوانێت بۆ ماوەیەک بە دیاریکراوی زیاد کەم خۆی بهێڵێتەوە بە ڕۆژوو بێ. بەڵام ئێمە ئەو ڕۆژێکی ئێمە هەمانە ڕۆژوویەکی تەعەبودیە، عیبادەت و بەنداتیە بۆ خۆی کە مسڵمانێک لە بەرەبانەوە هەتا ڕۆژ ئاوابوون هەتا مەغریب خۆی دەگرێتەوە لەو شتانی کە ڕۆژوو دەشکێنن، دا شتەکان مادی بن لە ڕاستیە یان معنەوی بن. زۆر کەس وا دەزانێت ئەوەی کە زەردی بە ڕۆژوو هێ تەنیا خواردنەوە و جدبوونە، بەڵام لە ڕاستیە زۆر کەس هەیە هەر دەتوانین بڵێن نان ناخوا، دەتوانین بڵێن بە تەنیا برسیە یان دەتوانین بڵێن تینویە، بەڵام بڵێن بە ڕۆژوو بە مانای کەلیمەی ڕۆژوو ئەم کەسە لەوانەیە خشانی ئەو ناوە نەبێت، چونکە خوای تاالە کە باسی ڕۆژوو دەکات ئامانجەکە تی پەیداکردنی تەقوا و پارێزکاریە. ئەگەر لەوە بکۆڕینەوە حکمەتی بە ڕۆژووبوون چییە؟ فەلسفەی بە ڕۆژووبوون چییە؟ گەورەترین حکمەتەوەی کە ئێستا فەرمانی خوا جێبەجێ دەکات، لەوە گەورەتر نییە. خوای تاالە دەزانێت چ بە ئێمە دەسپێرێت، چ ئەرکێ دەخاتە سەرشانی ئێمە، چی بۆ ئێمە قازانجە بۆ دنیا و بۆ دوا ڕۆژ. کەواتە مادەم مرۆڤی مسلمان فەرمانی خوا جێبەجێ دەکات لە سەرەتاوە ئەمە گەورەترین حکمەتە. دووەمیان شوێنی پێغەمبەرمان دەکەوین عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای تاالە پێویستی کردو ئێمە شوێنی پێغەمبەر بکەوین. چوونە بەهەشتمان لە ڕێگای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام، گەیشتمان بە ڕەزامەندی خوا لە ڕێگای پێغەمبەرەوە، دوورکەوتنەوەمان لە ئاگر لە تووڕەیی خوا لە ڕێگای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە مادام وابێت ئێمە حکمەتێکی فەلسفەیەکی زۆر گەورە ڕۆژ و تێگەیشتوین کە ئێمە شوێن پێغەمبەر دەکەوین. وەگەر تەماشا دەکەین پەیامی سیاسی بە ڕۆژووبوون، زۆر کەس پێی وایە لە بە ڕۆژووبوون پەیامی سیاسی نییە، یان حکمەت و فەلسفەی سیاسی نییە، بەڵێ هەیە. لە دوو خاڵی زۆر گرنگدا من باسی دەکەم. خاڵی یەکەمیان هاوبەشبوون لەگەڵ مرۆڤایەتیە، چونکە زۆربەی زۆری ئەدیانەکانی عالم بە جوولەکە، بە مەسیحی، بە بوزایی، بە ئەدیانی هیندی شەرقی و بە ئەدیانەکانی ترەوە یەزیدی ئەوەکانی تر هەمویان جۆرێک لە بە ڕۆژووبوونیان هەیە. خوای تاالەش کە باسی ڕۆژوو دەکا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم، کەواتە لەسەر ئومەتانی پێش ئێمەش و لەسەر ئەدیانەکانی کەش جۆرێک لە جۆرەکان ڕۆژوو پێگومان واجب بووە، شەرنێ بۆ تەفاسیلی وردەکاری لەگەڵ ئێمەدا بە ڕۆژووبوون هەیە لەگەڵواندا هەبوو بێت، ئەوە گومان لەوەدا نییە. بەڵام ئەسڵی ڕۆژوو هەیە، کەواتە خاڵی ئێمە خاڵی هاوبەش لەگەڵ بەشەرێتە ئێمە ئەوەمانە کە هەمومان بە ڕۆژوو دەبین. بەڵام خاڵی جیاکەرەوەی ئێمە و ئومەتانی تر ئەدیانەکانی تر ئەوەی کە ئێمە ئێستا دایانبینین بەڕاستی ئەوەی کە شێوازی بە ڕۆژووبوون لای ئێمە زۆر ئامانجدارە و زۆر تایبەتە و بەرهەمی زۆری هەیە و زۆربەی بەندایەتیەکان دەناو خۆیدا کۆ دەکاتەوە. ئەمە خاڵی ئیستیقلالەت و سەربەخۆییە، واتە لە یەک کاتدا بە ڕۆژووبوون لەگەڵ ئومەتانە خاڵی هاوبەشە. ئەمە زۆر پەیامێکی سیاسی گەورەیە بۆ ئاشتەوایی، بۆ لێک تێگەیشتن، بۆ یەکتر قبوڵکردن و لە هەمان کاتشدا لە بەڕاستی لە شێواز و لە بەرهەم و لە نەتیجەیەکی ئێستا ئەمە دەبینین ڕۆژوو لەلای ئێمە زۆر جیاوازە، بەرهەمی زۆر جوان و زۆر ناوازەی هەیە. پەیامی اقتصادی لە بە ڕۆژووبووندا لە چەند خاڵێکا خۆی دەبینێتەوە. لە خاڵ یەکەمە ئەوەیە کە بەڕاستی بە ڕۆژووبوون عەدالەتێکی ئیجباریە بەسەر ئێمەدا هاتووە، واتە ئێمە مادا موسڵمانین، مادا ئیماندارین، ناچارین دەبێ پابەند بین. خوای تاالە مرۆڤی ناچار نەکردووە بۆی کە ئیمان بێنێ، بەڵام کە ئیمانت هێنا ناچاری پابەند بی، وەکو ئەدیانەکانیش وەکو وڵاتەکانیش هەروانە. دەڵێ کاکە تۆ مادەم هاتیە ناو وڵاتەکەی منەوە، من دەستوری یاساکمێ پێویستە پابەند بی، یان مێ وڵاتەکەم یان کە هاتی من دەستوری یاساکم هەیە پێوە پابەند بی. کەواتە ئێمە ناچار نین بۆی کە ئیمان بێنین، بەڵام ناچارین کە ئیمانمان هێنا ئێمە پابەند بین بە پەیامەکەمانەوە. یەکێ لەو ڕوکنە گەورانە بەڕاستی بە ڕۆژووبوونە. کەواتە ئێمە لەگەڵ باقی مرۆڤایەتیە بەتایبەتی لەگەڵ هەژار و نەدارەکانە ئاستی مەعیشی تێری هەستکردن بە برسایەتی، بە تینوایەتی، بە دوورکەوتنەوە لە نیعمەتەکان بە ئاسانی هەستی پێ دەکەین کە ئەمە زۆر گرینگە. ئێستا مرۆڤایەتی بەشێکی زۆری بەتایبەتی سەرمایەدارەکان، دەوڵەمەندە زەبەلاحەکان، ئەوانەی کە نابەرپرسانە دەوڵەمەند بوون لەسەر حسابی فەقیر و هەژار دەوڵەمەند بوون، ئەگەر تەماشایان بکەین بەڕاستی وجدانیان مردووە، دەرونیان مردووە، بە معنای کەلیمە هەموو شێوەیەک لە عەدالەت دوورکەوتونەوە. ئەمە خاڵی دووەمیان ئەگەر
ئێمە ئەگەر لێ بکۆڕینەوە وەکو دەگوتێ بەڕاستی لەسەر زەویدا فەقیری نییە بمانای کەلیمە زەوی بەرامبەری ئێمە بەخیل نییە ئەم زەویە سفرەیەک نییە خوانێک نییە پێداویستەکانی ئێمەی لەسەر نەبێ بەڵکو ئەوە ئێمەین زەویمان بەتەنگ هێناوە ناعەدالەتی ئێمە زەوی بەڕاستی قڕ کردووە و ناڕەحەت کردووە و خەڵک کەوتۆتە چێشە و ئاریشەوە بەڵام ئەم بەڕۆژوو بوونە وا لێ ئێمە دەکات بەڕاستی کە ئێمە دوو جۆر لە زەکات بدەین زەکاتێکی مالیمان هەیە کە زۆربەی زۆری مسلمانان دەیخێنە ئەم کاتانە کاتی ڕەمەزانەوە کەەوە بە ملیاران دۆلار هەژمار دەکرێت دەچێتە باخەڵی فەقیرەکان هەژارەکان کە لەم بژانەوەیەکی زۆر باشە لە ڕووی اقتصادیەوە و زەکاتێکی فیتریشمان هەیە کە ئەمە سنوورەکەی بەرتەسکترە فراوانترە عەفو هەر کەسێک کە قوتی شەو ڕۆژی ئەم ڕۆژی هەیە کە زەکاتەکەیدا دەبێت ئەم زەکاتە بداکەواتە ئەمە زۆربەی زۆری مسلمانان پێوە ملتەزمی لە جاتی خۆی ئەو کەسانە کە نەفەقان لە سەرەتی زەکاتەکە بدات دیسان ئەمەش پارەیەکی یەکجار زۆرە خاڵی سێم ئەوەیە کە مسلمانان تەبەڕوعەن بێجگە لەم دوو جۆرە زەکاتە هەر بە تەبەڕوعی بە سەدەقە بەخێر دیسان پارەیەکی زۆر لەو مانگەدا دەبەخشن لە مزگەوتەکانە لە کۆڵانەکانە لە شوێنەکانی ترە کە ئەمەش جۆرەکە بەڕاستی لە بژانەوەی کۆمەڵگا بە تایبەتی ئەوانەی کە هەژار و کەنەدارن تۆ حیساب کە چواردە قەڕنە ئەم ئیسلامی ئێمە لەسەری پێویست و فەرزکردن کە ئێمە بەخشندە بین خەڵک لە ڕەمەزان و غیری ڕەمەزانە بە ملیاران دۆلار دەبەخشێت ماڵی هەژارەکان هەتیوەکان بێنەوایەکان لێ قەوماوەکان ئاوادان دەکاتەوە کە بەڕاستیمە پەیامێکی زۆر گەورەیە یەکێک لە فەلسەفە و حکمەتەکانی بەڕۆژووبوون بەڕاستی پەیامی ئیجتیماعیە پەیامی کۆمەڵایەتیە کۆمەڵگا بە دووشی زۆر جوان پێش دەکەوێت یەکێکیان بەبوونی عەدالەت کە بەڕاستی بەڕۆژووبوون ئێمە لە عەدالەت نزیک دەخاتەوە زۆر لە بەڕۆژووبوونە فەرقی پاشایەک و گەدایەک نییە دەوڵەمەند و فەقیرێک نییە نێر و مێ نییە گەنج و پیر نییە هەمووی دەبێت پابەند بێ بەم بەڕۆژووبوونەوە کە لە ڕاستیە لە باقی ژیانی ئینسانەکان بەشێکی زۆر لە خەڵک بە ناشەرعی ئیمتیاز و چینایەتی و تەبەقات دروست دەکات کە بەڕۆژووبوون یەکێکە لەو پەیانە حەجکردن و زەکاتدان و نوێژکردن ئەمانە هەموویان ئێمە لە یەک نزیک دەخەنەوە کەواتە تەحقیقی عەدالەت لە ڕۆژوویە گەورەترین پەیامی کۆمەڵایەتیە پەیامێکی تر پەیامی تەعاون و هاوکاریە لەوە جوانتر نییە کە کۆمەلگا پێکەوە هاوکار بێت ئەگەر کۆمەلگا پێکەوە هاوکار بێت بێگومان ئەو کات کە خوای تەعالا واجبیشی کردووە کە خوا دەفەرمێوە تەعاونوا عەلە البر والتەقوا ئێمە دەبێت لەسەر چاکەکردن لەگەڵ خەڵک و ترسان لەخوا ئێمە هاوکاری یەکتر بین کەواتە ئەو تەعاونە پەیامێکی زۆر گەورەیە کە بەتایبەت تەعاون لە بواری مادیە لەمڕۆیە بەڕاستی دەتوانین بڵێن زیاتر پێویستمان پێوێتی زیاتر ئیشمان پێوێتی لەبەرەوەی کە موچە دوادەخرێ یان موچە کەمە ژیانی خەڵک تا ئەندازەیەک ناڕەحەتی تێدایە و بەهۆی ئەم نەخۆشیەوە کە بڵاو بە تۆ ڤایرۆسەوە بەڕاستی خەڵک غزاوەتە ناو ماڵەکان یان دەرفەتی کار و کەسابەتیان نییە بەتایبەتی پێویستە ئەو کەسانێک کە موچیان نێ زیاتر لە هەر کەسێک بەڕاستی لەم کاتانە هاوکاری بکردن بۆیە پەیامێکی کۆمەڵایەتی زۆر گرنگ و گەورە لە بەڕۆژووبووندا هەیە یەکێتر لە پەیامە بەڕاستی لە فەلسەفە و حکمەتەکانی بەڕۆژووبوون تەحقیقی حوڕیەت و ئازادیە گرفتی مرۆڤەکان ئەوەیە کە بەرامبەر ئارەزوەکانی خۆیان هەست بە ئازادی ناکەن زۆرن ئەو زاڵمانەی زۆرن ئەو ستەمکارانەی کە دەتوان بە چەند کیلۆ خواردنێک ڕۆژانە اکتفا بکەن بەڵام وەکو ئەژدیهایەکی گەورەگەر هەموو دینە بە پێچنەوە بیکەنە قووت هێشتا تێر ناخۆن زۆرن ئەوانەیە گەر بە ڤێلایەک ژیانیان مسۆگەر دەبێت دەبێتە سوکناوی ئارامگە بۆ ئەوان بەڵام بە هەزاران ڤێلایەن ئەگەر هەبێت لەسەر حیسابی فەقیر و هەژار ئەو کاتە هەر تێر نابن زۆرن ئەوانەی ئەگەر دەتوانێت بە ژنێک بە دوو ژن ئیکتیفا بکات خۆی لە خراپە دوور خاتەوە بەڵام ئەگەر خیانە بە خێزانی خۆی دەکات لەگەڵ هەزاران کەس ڕادەبوێرێت ئەمە بێگومان نمونەی ئەوانەشمان کەم نییە کەواتە مرۆڤەکان ئەمڕۆ لە ئاریشەیەکی گەورەدان کە بەڕاستی هەست بە ئازادی ناکەن هەست بە ئەسیری دەکەن لە بەرامبەر ئارەزوەکانی خۆیاندا لە بەرامبەر ئارەزوەکانی خۆیاندا کە مەش بێگومان گرفتێکی گەورەیە
بۆ مرۆڤایەتی ئەگەر ئەوانەی کە بە ناشەرعی و بە ناحەق بۆ هەموو ڤێلا بۆ هەموو پارە و بۆ هەموو مڵک و سەرەوت و سامانە تێر ناخۆن ئەگەر ئەوانە ئەسیری ئارەزوەکانیان نەبانە بەندەی ئارەزوەکانیان نەبانە بەندەی خوا بانایە بە حەقیقەت ئازاد بانایە ئازا بانایە ئەو کاتی هەموو ئەو پارە حرامە هەموو ئەو ماڵە داگیرکراوە هەموو ئەو ماڵە بە غەسب برراوە بەڕاستی پەنادراوە بە ناحەق بۆ خاوەنەکانیان دەگەڕایەوە ئەو کاتی گومان لەوەدا نییە کە لە کۆمەلگادا ئەم فەقیری و هەژاریە و ئەم چینایەتی و طبقاتە نەدەبوو ئەم جیاوازیە لە کۆمەلگایە نەدەبوو بێگومان پەیامی ڕۆژوو پەیامێکی فراوانە و فەلسەفەی ڕۆژوو وردەکاری زۆری تێدا حکمەتی زۆری تێدا کە ئێمە ناتوانین لێرەدا هەمویان باس بکەین ئەمانە تا ئەندازەیەک بەشە لە پەیامەکانی بە ڕۆژوو بوون بۆ ئەوەی کە ئێمە ئەم ڕۆژوە بە ڕۆژوو بین کە خوا لێمان ڕازی بێ و دەرهاوێشتەی باشی هەبێت پابەندبوونی باشی هەبێت دەبێت ئێمە لە حکمت و فەلسەفەی ڕۆژوو تێبگەین وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم